دووبارە سڵاتان لەبێ ئەچمە لای هاوکارم باوان بۆ گواستنەوەی کۆمەڵێک لەو چالاکیانەی کە تایبەت و بە خاتری ڕۆژی گیانی میوزیک سازکراوە و ئەچینە لای هاوکارم باوان سڵاوی لە یەکەم و دواتری شەگەڕێم وڵاتان سڵاوت لەبێ باوان. سڵاو لە تۆ شارە، سڵاو لە بینەرانی NRT2. وەک دەزانرێت کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی میوزیکە و لێرەوە پیرۆزبایی لە سەرجەم میوزیسیانانی کوردستان دەکەین کە میوزیسیانانی کوردستان لەم ڕۆژەدا دڵخۆشن بۆی کە ڕۆژێک جیاکراوەتەوە بۆ میوزیسیانان. ئێستا من لە یەکێک لە ڕێستۆرانتەکانی ناو شاری سلێمانیدام کە کۆمەڵێک میوزیسیانی لێرە میوزیک لێ دەدەن بۆ هاوڵاتیان. ئەشما لای میوزیسیانەکان کۆمەڵێک گفتوگویان لەگەڵدا دەکەم زانم لەم ڕۆژەدا کە ڕۆژی جیهانی میوزیکە ئەوان چیان هەیە بۆ میوزیک و چی دەڵێن لەگەڵمدا بمێننەوە. سڵاو لێبێت. سڵاو لێوە باشێت بێت زۆر سپاس. ئەمڕۆ ڕۆژی جیهانی میوزیکە، تۆ چیت هەیە بۆ ڕۆژی جیهانی میوزیک؟ سەرەتا بەخێر بێن، گەورەمان کردنەوە هاتنتان. ڕۆژی جیهانی موزیک پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو موزیسیانانی کوردستان بە تایبەت و جیهان بەگشتی هیوادارم بتوانین دەنگی موزیک بگەڕێنینەوە وڵاتی خۆمان، بگەڕێنەوە کوردستانی خۆمان بە تایبەت هێشت سلێمانی. زۆر سپاس، بەخێر بێن سەرچاو زۆر سپاس. خۆش بێ. سڵاو لێبێ. سڵاو لێوەش من وەکو کە ئازانین ئەمڕۆ ڕۆژی جیهانی میوزیکە، تۆ چیت هەیە بۆ ڕۆژی میوزیک؟ هەڵبەتە وەکو گروپی جازباند لە ڕۆژی جیهانی میوزیکە حەزمان کرد جێ پەنجەمان هەبێت لەم ڕۆژەیە و لە شوێنێکی گشتیە بۆ هاوڵاتیان مۆسیقا بژێنین ئەو بەخێرهاتنیەوە ژەکەم دەست. چۆن پیرۆزبایی خۆت ئاراستەی میوزیسیانانەکەیت؟ پیرۆزبایی خۆم وەکو موزیسیانێکی کورد لە هەموو موزیسیانانی کوردستان بە تایبەتی و جیهان بەگشتیەکەم هیوادارم مۆسیقا بێتەوە بە ڕەمزێک بۆ ئاشتی و لە کوردستانە ئیشی خۆی بکاتەوە. خۆش بێ. ئێستا ئێمە ڕاستەخۆ لە بەرنامەی ئێوارەی NRT2 لەگەڵتانین و حەزەکەین پارچەیەک میوزیکمان پێشکەشکەن بە بۆنەی ڕۆژی جیهانی میوزیکەوە. فەرموو.
هەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ دووبارە پیرۆزبایی لە سەرجەم موزیسیانانی کوردستانەکەین و ئێستا ئێمە ڕاستەوخۆ لە بەرنامەی ئێوارەی NRT2 لەگەڵتانەوەی ئەچمە لای ئەو موزیسیانانەی تر بزانم ئەوان چۆن پیرۆزبایی خۆیان ئەنێرن لە ڕۆژی جیهانی میوزیکدا. سڵاو لێبێ. لە ڕۆژی جیهانی میوزیکدا تۆ چۆن پیرۆزبایی خۆت ئەنێری بۆ سەرجەم موزیسیانان؟ سڵاوتان لەبێ ئێوارەتان باش. لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو موزیسیانانی جیهان لە ڕۆژی میوزیکا پیرۆزبایی لە سەرجەم هەموو موزیسیانانەکەم بە تایبەتی میلەتی کورد. دەست خۆش بێ و سەرکەوتوو بوون و لە ئێوەش پیرۆز بێت. ئەچمە لای یەکێکتر لە میوزیسیانەکان. سڵاو لێبێ. سڵاو ئێوارەتان باش. لە ڕۆژی جیهانی میوزیکا چ پەیامێکت هەیە و چۆن پیرۆزبایی ئەنێریت؟ پیرۆزبایشی گەرم ئاڕاستی سەرجەم موزیسیانانەکەم بە تایبەتی موزیسیانانی کوردستان هیوادارم ڕۆژی موزیک باشتر بێت و ژیانی موزیسیانە باشتر بێت لە کوردستان. دەست خۆش بێت. دووبارە پیرۆزبایی لە سەرجەم میوزیسیانانەکەین کە ئەوانیش توانیویانە کەلێنێک پڕکەنەوانێ بە میوزیکی جوان و دڵی بینەران خۆشکەن چکە میوزیکیش بەشێکە لە هونەر. ئێستاش ئەگەڕێمەوە لای هاوکارم شارا بۆ ناو ستۆدیۆ. سپاس بۆ هاوکارم باوان بۆ گواستنەوەی و چالاکی و تەواوی ئەو ئازیزانی کە لەوێ بوون. سپاس بۆ موزیسیانان بۆ پێشکەشکردنی میوزیکە جوانەکانیان. ئەگەڕێمەوە لای میوانەکانم هەبوونی و چالاکیە لە نەبوونی زۆر باشترە بێگومان و بەڵام لەگەڵ ئەمەشدا چالاکیەکان کەم بوون ئەمڕۆ ئیڤنتەکان کەم بوون لە بەرامبەر ڕۆژێکی وەها گەورەدا. ئێوە ڕاتان چۆنە بەرامبەر ئەم قسەیە؟ ڕاستی وایە بۆنێک وەکو ئەم بۆنەیەکە وەکو ئێمڕۆ بەو کەممە هائلە کە باسمان کرد کە بەتایبەت لە شاری سلێمانی مۆزیسیانی زۆرمان هەیە لە مۆزیسیانی کۆنەکانمان مامۆستا گەورەکانمان گەنجەکانمان ئەو تەڵەبە کە خەریک فێرە بن قەینەکە با بێن بەشداری بکەن لەو شتە ئەو چالاکیانە و ئەو شتان کە دروستە بێت با لەسەر جادە بێت نەک لە ڕستۆرانت و لە شوێنێک بێت با لەسەر جادە بێت خەڵک بۆچی نەبوو کاک؟ نازانم ئەوە یعنی بەداخەوە ڕێزم هەیە خەڵگەڵێ مثلەن هیچ بەرامبەر ئەو شتە هیچ وەری ناگرم نایکەم و نازانم ئەوە قسەیە کاکەم وەکو ئیشێک سێری مەکە جەژنی خۆمە چۆن وەکو جەژنی نەورۆز یان جەژنی ڕەمەزان یان جەژنی قوربانە ئێمە چینە دەرەوە هەڵەپەڕین و خۆشی خۆمانێکین وانە با لەو ڕۆژە مۆزیسیانەکان با بێنە سەر جادە کاکە بۆ لە ماڵەوە دانیشتووی وەرە لەسەر جادە شتێ بکە بۆ خەڵک هەر خۆت تەمینی خۆت وەکو تەمرین بە ئامێرێک خۆتە هەر ئامێرێک بێت وەرە لەسەر جادە لە شوێنێک دانیشە و با ئەو خەڵگە بەڕاستی ئەو خەڵگە پێویستە بە مۆسیقا. ماڵی میوزیکی جۆرە چالاکێکی لەو شێوەیە کرد؟ با ئەبێ چەندها چالاکیەکمان کردەوە بە بۆنەکانی تر بەو بۆنەی ئەمڕۆ قرار بۆ ئەساس ئێمە شتێ بکەین بەڵام بە بۆنەی بەرنامەکاتان بەس هەر توانیمان لێرە بیکەن لە ڕێی کەناڵەکەتان ئێمە ئەو یادە ئەەکەین بەڵام ئێمە چەندها جۆری چالاکیمان کردووە لە بۆنە و مناسبە و بۆ ئەو شتانە لە نەورۆزە بالضبط فێرخوازەکانش هەر لە ناو سنتری خۆمان لە ناو ماڵی موزیک ئێمە ژوورێکمان هەیە ژوورێکی بچووکە تقریبا 35 کەس ئەگرێت وەکو جمهورێک سێجێکیش بچووکمان هەیە چەندها چالاکیەکمان کردووە لەوێ بۆ بۆنەی هەر مناسبەیەکیان حتا یادی هونەرمەند و شتمان کردووە لەو شوێنەیە تەڵەبەکان بەشداریان کردووە لە هەند چەند چالاکیەک و بەتەواو ئاوا بکەین تا ئێستا تەڵەبەکان لە ئێستا فێر بن چۆن پرفۆرمنس بکەن ینی چۆن چالاکی خۆیان بالضبط چالاکی خۆیان بکەن بەتەواو ئەو ینی هینە بەردەوام حتا تەنانەت بۆ مناڵەکان ئەو فێرخوازە مناڵەکان کە هەمانە لە ماڵی موزیک بێنە سەر ئەو ستێجە با کەس و کاریان بێن وەکو جمهورێک دانیشن جوولەوە بگرن تا لە ئێستا فێر بن ئەو شەرمە نەمێنێت ئەو ترسە نەمێنێت تا خەڵکیش زیاتر فێری ئەو کلتورە بن کە نزیک بن لە موزیکژێن و نزیک بن لە مۆسیقا عینەن هەمان شتە
بە پێچوانە بۆ موزیسیانی خۆمان وەرن لەسەر جادە وەرن بە ئەو کللتوری موزیکی شەقام تازە بکەینەوە بە دروستی بکەین لێرە لە ملەتی خۆمان پێویستی بە مۆسیقا پێویستی بە مۆسیقایکی باشە جگەل لە چاک جگەل لە موزیسیانەکان خۆیان کەیتر بەرپرس بوو لە دروستکردنی چالاکی گەورە کە هەموو موزیسیانەکان بگرێتەوە هەرچی ڕخراوێکە و هەرچی سنتەرێک و هەرچی دەستگایەکی حکومیە و ناحکومیە بەربرسە لەو شتە بەڕاستی یعنی ئەگەر ئێمە ڕێبەرایەتی گشتیمان هەبێت هی ئەوە نییە کە بەس لە شانۆ لیان لە هۆڵێکی تایبەت یان معاش هەبێ ئیش بکەم معاش نەبێ ئیش ناگەم ئەمە علاقەی نییە وتم بە ئەوە بکەین وەکو تەمرینێک من حەزەکەم و زۆرش پێم خۆشە ینی ئامێری خۆم هەڵێگرم وەچمە سەرجادە دانیشم هەر تەمرینی خۆم هیچ نایەکەم تەمرینی خۆم دائەنم تەمرینی خۆمەکەم و خەڵکشیەت و ئەڕات باجۆ لە موسیقا بدرێت ئەو شتە زۆر کردی من نمونەیەکێنم بۆت کاتی خۆی کە تەڵەبە بووم لە فەڕەنسا تەڵەبێکمان هەبوو سەکسۆفۆن عەزفی کرد لە داخلی هیچ شوێنێکمان نەبوو بۆ تەمرین ڕۆژێک تەمان مصری بوو دەمێکی ئامێرەکەشی بەرزە من هەر ئەوە بۆ پێکەنین ینی پێم وتم بابە بڕۆ سەرجادەکە تەمین کە باشترە والحاصل ڕۆژ تۆ سەرجادە ستاندی خۆی داناوە نۆتەکەی خۆی داناوە هەر تەمرین مجرد ئیتیود ینی نە پارچەیەکی موزیکی نە شتێک دەست پێکرد بە تەمرینی خۆی لە قەراغی جادەیەک وەستا بوو لە دیوارێک لە بن دیوارێکە ئاوە وەستاوە تەمرینی خۆیەکە ئێوارە کە هات وتی سێری بکە هەرجانتاکەم پڕ بۆ لە پارە یان مەبەستم ئەو شتە هەموو زەبەی مۆسیقەکان موزیسیانی خۆمان بینیانە لە دەرەوە لە دەرەوە زۆر شتێکی زۆر طبیعیە زۆر ئاساییە هیچ عیبیتیان نییە من ئامادەم حەزەکەی ئێستا کە بەرنامەکە تەواو بێت ئەچمە ئێستا سەرجادە ئەچمە عەزفەکەم ئەمە لە شخصیەتی خۆم کەمە کاتەوە یان بڵێم شتێکی عیبە یانە نابعکسە من مۆسیقی بەبزەبت با ئەم خەڵک بزانن ئینسانی مۆسیقی چییە جیاوازی وەجگە لەمەش کاک مستەفا تا ئێستا خەڵکی ئێمە نازانێت یەکی ئۆکتۆبەر یان یەکیدا تایبەتە بە ڕۆژی جیهانی میوزیک بنمونەوە ڕۆژی عاشقان ڕۆژەکەی دیارە یاخود هەندێک ڕۆژی تر هەیە کە دیارە ئێستا نمونەیەکێنم ئەم ڕۆژە دیار نییە دوێنێ کاک ئەرکانی خۆمان لە فەیسبوک پۆستێکی داناوە کە سپێنە لە کەناڵی NRT2 بەرنامەیەک پێشکەشکەن وەکو ماڵی موزیک بۆ بۆنەی ڕۆژی جیهانی موزیک دانێک لە کۆمنتێکی نووسیوە طبعا ئەو ڕێزم هەیە بۆ ئێستا خۆی لەوانەیە خۆش دانیش و تەماشا تەلەڤیزیۆنەکەات بەڵام یعنی معقول نییە تۆ مۆسیقیت لە تەڵەبەی پەیمانگای هونەرە جوانەکان خۆشی ئەڵێ من یعنی ئامێر عەزفەکەم و مۆسیقیە بەڕاستی بەڵام خۆش نییە کە نازانی ئەمڕۆ ڕۆژی جیهانی موزیکە یان جەژنی موزیک طبعا ئێمە ڕۆژی جیهانی موزیکمان هەیە کە یەکیدە جەژنی موزیکشمان هەیە جەژنی میوزیک 21 شەش وتی هەر لە کۆمنتەکە نووسیوە لە بۆ ئەرکان وتی ئۆستاد گیان کوا بەیانی ڕۆژی جەژنی جیهانی موزیکە 21 شەش ڕۆژی جیهانی موزیک منیش لە کۆمنتێک ریپلەیم کردو بۆی کە نووسیم فلان بەڕێز بەیانی ڕۆژی جیهانی موزیکە بەڵام 21 شەش جەژنی میوزیک وتی نەمزانی لە کۆمنتێکتر نووسێتی وتی نەمزانی زۆر سپاس بە ئەو زانیار بۆ خەڵکە گشتیەکە چۆن ڕوونکەینەوە و چۆن ببێت بە شتێکی باو بۆ هەمومان نەزانم 8 مارس چییە بۆ ئەزانین یەک چییە بۆ ئەزانین سلانش چییە 21 سێ نەورۆزە ئەوەش بەڕاستی چۆن کە مۆسیقا ببوورە ئەو ینی لەوانێ لە کاتی نەکەگرم بەڵام مۆسیقا شتێکی زۆر گرنگە بۆ ژیانی ئینسان موزیک یان مۆسیقا خۆی وشەی یۆنانیەکە با نەڵێن عەرەبیە مۆسیقا وشەیەکی یۆنانیە مۆسیقا لە ژیانی ئینسان شتێکی زۆر گرنگە هەموو ئینسانێک مۆسیقای هەیە لە ناو خۆی ینی تۆ دڵ جوڵانی دڵ هەربێت تێمپۆ هەر ئەوەش مۆسیقایە قسەکردن ئەوەش مۆسیقایە چۆن کە ڕتمت هەیە ئەحساست هەیە مۆسیقاش کە هەمومان نەزانین شتێک
زمانێکی تایبەتە کە پێش ئینسان مرۆڤ توانیم لاسایی دەنگی سروشتی بکات بە ئامێرێک خۆی دروستی کردووە پێش کە ئەو بزانێت قسە چۆن بوو یعنی پێش موزیک بەش قسەکردن موزیک هەبوو یعنی کەواتە ئەوە زمانێکی جیهانیە من نتوانم لەگەڵ مۆسیقایەکی ژابۆنی یان ئەفریقی بێکۆدانشین قسەی خۆمان بکەین بە موزیک لەوانێ بە زمان لە یەکتر حاڵی نامێت بەس بە مۆسیقا بە موزیک حاڵی ئەبێ لەبەر ئەوە مۆسیقا شتێکی زۆر گرنگە یەک هینێکم هەیە ئەیڵێم و کۆتاییەکەم ئەڵێم من بڕێی خۆم وەکو مستەفا عەباس مرۆڤ نابێتە بە مرۆڤ ئەگەر حەزی لە مۆسیقا نەبێ و ڕێز لە حیوان ناگرێت من ناڵێم مۆسیقاش عەزب بکات بەس حەزب لە مۆسیقا بکات ڕێز لە حیوان بگرێت کەواتە ئەو مرۆڤە ئەگەر هەر کەسێک لەوانەیە ئەو قسانە تۆزە ڕقە بەڵام هەر کەسێک حەزی لە مۆسیقانی ئەوە مرۆڤ نییە یان ئەڵێ مۆسیقا فلان شتە یا فلان شتە ئەوە مرۆڤ نییە نابێتە بە مرۆڤ مستەحیلە ئەمە بە کورتی و مختصر سووری دەست خۆش کاک مستەفا کاک زۆزک نەبوونی کۆمەڵێک چالاکی تایبەت بە موزیک تا ڕادەیەک هۆکارەکانی مازانی کە کاک مستەفا باسی کرد بەڵام نەبوونی کۆمەڵێک کۆڕ و سیمینار تایبەت بە موزیک یاخود تایبەت بە موزیکی کوردی لەم ڕۆژەدا نەبوونەکەی بۆچی ئەگەڕێتەوە خۆی بەڕاستی پێشتر کراوە لە کاتی جیاوازە لە ساڵەکانی پێشترا مەسەلەن مامۆستا خالید سەرکار کاک دیاری قەرەداغی کۆمەڵێک کەس لەسەر موزیک و لەسەر مێژووی موزیک سیمیناریان کردووە بەڵام تایبەت نەبووە بە یادەکە لە کاتی جۆرا و جۆرا پێشکەش کراوە بەڵام سەبارەت بەوەی کە کەسێک موزیکە ژەنێ لەم ڕۆژەیە بە پاداش بێت هەروەک چۆن کاک مستەفاوەتی یعنی لە نەورۆزا تۆ ئەچی بە سەیران پارە سەرفەقی من هاوڕێم هەبوو ژەنیاری بەتوانا بوو بۆ نمونە چوو بۆ لادیەکەی خۆیان بۆ ئەوەی بتوانێت لەوێ پرۆڤە بکات ئامێری کەمانچەکەی لەگەڵ نۆتەکەی بردو لەوێ مایەوە لە سەردەمێکا کە زۆر وەزع لە ئیسە خراپتر بوو ئامێرەکەی برد و زۆر لەوە زیاتر مەصرەفی هەبوو کە ئەچووە ئەوێ بەس بۆ ئەوەی بزانێ چ چێژێک وەرەگرێت لەوەی کە لە سروش تا دانیشە پرۆڤەیەک بکە بەڵام نەبوونی بە ئیش موزیک نەبێ بە ئیش ئەو بیرکردنەوانە دروستەکە یعنی موزیسیان نازانێت کامیان بە پاداش بێت و کامیان بە پاداش نەبێت هەستەکەم ئەوە تێکەڵاوی مەوزوعەکان بوو یعنی ئەگەر لە ڤیستیڤاڵێکە یان لە کۆنسێرتێکە بە پێی سیستەمێک پاداش دەستنیشان کرابێت بۆ نووسەرێکی موزیکی بۆ ڕەخنەگرێک پاداش دەبێت لە شوێن و جێگەی خۆیە ئەمە ناگاتە ئەوەی ئەو ڕەخنەگرە ئەگەر گریمان من و کاک مستەفای نەگەر لە خاڵخانەیە بەیەکەوە دانیشتین کەواتە بێت من مکافەئە بەم بۆ ئەگەر ئەو مشکلەیەکی هونەریم بۆ حەل بکات بۆم باس بکات یعنی ئەوەش عینەن ئەوە ئەگرێتەوە تۆ کەمانچە ئەژەنیت ئەبێت سەرەتا بیر لە چێژی تایبەتی خۆ بکەیتەوە کەواتە ئەگەر تۆ ئەو ئیحساسەوە لێ نەکات جارێ لە جارەکان لە بێتاقەتی و لە ساتێکی هینە ئەوە ببێ بە هاوڕێی نزیکە کەواتە تۆ بە ئیحساس هونەر ناکەیت وەکو کارێکی میکانیکی لێت وەکو دەستگایەکی میکانیکی کە ئیش دەکات و بەرهەمەکان وەکو یەک ئینتاجەکە و هەر دووبارە بێتەوە زۆر باشە گفتوگۆمان کردو خەریکە موزیسیانەکانمان بیرەچێتەوە گوێگرتن لە میوزیکمان بیرەچێتەوە پێمان خۆشە گوێمان لە پارچەیە میوزیک بێت
میوزیکێکی زۆر جوان بوو دەست و پەنجەتان هەڕەنگین بێت ئەگەڕێمەوە دەستەکەینەوە بە گفتوگۆ بزانین جیاوازی ئەزمموی میوزیک لە نێوان وڵاتانی دەرەوە و میوزیکی کوردیدا چۆن نەبینن وەکو ڕەوتەکە بێگومان بەسمان لە ڕاستیدا ئەو ڕەوتە کەوتۆتە سەر کاری هونەرمەندەکە بە تەنهایتر موزیکشەنیان بەڵام بە شێوەیەکی گشتی ڕەوتەکە لە بەرەو پێشچووندایە بە بەراورد بە پێش تا ڕێگەیەکی ستانداردی نەگرتوۆتە بەربەڕای من بەڵام ئەوەی کە پێشەکەوێ بە شخصی لەگەڵ کۆمەڵە ژەنیارە کارەکایان موزیکدانەرێکە بە ستایلێکی جیاوازتر کارەکات ئەوە وای لێ کات کە ئەو هەنگاوە بنێت بە مەرجێ وردەوردە هەنگاوی زیاتر بنرێت نەک هەر یەکێکیان دوان بێت و نەکرێت لە هەموو ئاستەکانە هەیە من هەندێک نمونەی سەیرم بینیوە لە وڵاتانی دراوسێمانە بۆ نمونە یەکەم جار کە لە ئێرانە لە دوای هەفتاونەوە موزیک هاتە سەر ڕێچکەی خۆی و سونەتی و پاپ و ڕۆک و هەمووی جیاکرایەوە شتێکم بینی لەم ئەخیرانەیە کە لەگەڵ هونەرمەندانی ئێوەیە باسم کرد لە بڵاوکردنەوەی سیدی ئۆرجینەڵە کە گۆرانیەکی فۆلکلۆری فارسی بوو یعنی ئەوە نیە گۆرانیەکی ناو خەڵک بێت بۆ نمونە تا ڕادێ قەدەغیان کردبوو ئیقاعی عەرەبی و شمشاڵی عەرەبی تیا بێت بۆ ئەوەی ئەو ڕێچکە سەرەکیە تێک نەچێت دوایی قەرارێکی کەیان دەرکردبوو کە ئەهان لە کارێکی داهێنانە کە مەسەلەن ئەتوانێت کۆنتراباس و سازێک و حتا ئیقاعێکی عەرەبی بە یەکەوە داهێنانێک بکەن لەو ڕوانگەیەوە ڕێگە پێگیراوە بەس لەو ڕوانگەیەوە گۆرانیەکی سادەی خەڵکی ناو خەڵک بێت ئەوەی کە خەڵکی ئاسایی و ئارەزوومەند کەم تا زۆر چێژی لێبینێ ڕێگە پێگیراو نەبوو ئەمە وای کرد وردەوە دەبزانن کە چۆنی هەنگاوەکانیان پێشمان تەسەوەرەکەم ئەو بابەتانە کە زیاتر وەزارەتی ڕۆشنبیریش ئەکرێت سیستەمی بۆ دابنێت بە لیژنەی تایبەت و پسپۆر دایبنن ئاراستی بە جیهانی بوون وەربگرێت ئەو کاتە ئەتوانرێت بزانێ ڕەوتەکە لە بەرەو پێش بە بۆچوونی من وایە تر ئەگەر ئیزافەیەکی وەکو جەنابەت لە ڕێی شەخسیەوە مەثەلەن من پەیوەندیەکم هەیە مەثەن لەگەڵ ژەنیارێکی ڤایلن مثلا لە بەرازیل لە پەیوەندی لە ڕێک ئینتەرنێت یان لە ڕێک سەفەر و شت من شتێک لەوە وەرەگرم یان بۆ ئێرە استفادە بکەم لە مۆسیقای کوردی سوودێک لێیان لەو شتە وەرەگرم کە بتوانم لە مۆسیقای کوردی بەکاربێنم هەمان شت مثلا عازف سنتۆرێک بڕاتەوە بۆ بولغاریا با نەچێتە لەسەر مثلا ئێران و ئەم وڵاتانە کە لە دەوری ئێمە کە سنتۆرەکە هەر هەمان سنتۆرە بەکارێن با بچێتەوە بۆ بولغاریا با بزانانی ئەو سنتۆرەکە لە بولغاریا بەکارێنن تاوان تۆزە جیاوازە ناوەکەشی هەر جیاوازە با بزانین چییە لەوانەیە خۆی ئامێرەکەی تا ڕادێکەم و کوڕی هەیە مثلا هەیەتی بە بینینی ئامێریکیتر لەوانەیە سوودێک لەوە وەرەگرێت بێتەوە ئامێرەکەی تۆزە بەڕۆ پێشۆ بکات هەمان کات مثلا شێوازی ژنینی ئامێرەکە ئەمانە ئەمە بالفعل حالیان بۆ بە شتێکی شخصیە من ببوونێ ئەو پەیوەندیەکە هەمانە لەگەڵ ئەو چەند کەس ئەتوانم شتێ بکەم ئاوە بەڵام هەندێک کەس هەیە مثلا ئەم پەیوەندی نییە خۆشبەختانە تەمان ئێستا لەم سەردەمە ئەنتەرنێت ئەو شتانە هەیە ئێمە کاتی خۆی کە تەڵەبە بووین کتێبمان نەبوو کتێبەکە لە مامۆستاکە وەرەگرین بە دەستی خۆمان نووسین تەمرینەکان جاییان بە مامۆستا بەڵام ئێستا هەموو شتێک هەیە لە ئەنتەرنێت ئەمەش ببوونە مامۆستا ینی ئەمە ڕێی خۆمە کە مۆزیسیان خۆی چی مۆزیسیانێکی پرۆفشناڵ چی مۆزیسیانێکی تازە فێرخوازی موزیک جگە لە ئەو شتانە کە ئەیزانێت یان جگە لەو شتانە کە لە مامۆستاکەی وەرگرێت خۆی مەجبورە بێ بچێتەوە بگەڕێتەوە بۆ بە دوای شتی تازە باشە ئەوە لێکردم کە زۆر بە کورسی کاک زۆزک لەبەری کاتمان کەمماوە فەرموون هەندێک جار ژەنیارێک شتێکەکە زۆر بچووکە بەلای خەڵکەوە بەڵام لە ڕووی زانستیەوە بەپێی زانست
داهێنانە بۆ نمونە من ئەو پەرداخەم بەکار نێناوە لەگەڵ ئەو سازەیە بەکارێهێنم ئەمە لەو کاتەیە شوێنێکی وەکو ڕۆشنبیری ئەتوانێت بیخاتە ئەرشیفێکی داهێنانەوە لەوانێ لای خەڵک بڵێ خۆ من پەرداخیشم بینیوە و سازیشم بینیوە داهێنانەکەی لە چایە بەڵام کاک مۆستەفا یەکەم کەس بوو دەنگی پەرداخی لەگەڵ سازا بەکارهێنا ئەمە بەپی مێژووی مۆسیقای گیانی کە من ماوەیەکیش مامۆستای بووم لە پەیمانگای هونەرە جوانەکان سەرنجم ماوە زۆر کراوە بە بابەتی گرنگ لە ژیانی کەڵە موزیکدانەرانی سەدە جیاوازەکاندا تا ئیستش. بابەتی میوزیک زۆر لەوە زیاتر هەڵەگرێت کە قسەی لەسەر بکەن بە تایبەتیش لەم ڕۆدا و بە تایبەتریش لەگەڵ هەریەک لە بەڕێزانتان کە شارەزایەتی زۆرتان هەیە لە بواری میوزیکدا بەڵام هەمیشە کات ڕێگرەبێت لە بەردەمانە پێم خۆشە دو قسەی خۆتان بکەن بۆی گوێمان لە پارچە میوزیکی کۆتاییش بێت. فەرموو کاک مستەفا لە بەڕێزەوە دەست بێت. من دووبارە سپاسی کەناڵە بەڕێستانەکەم و دووبارە پیرۆزبایی کەم لە سەرجەم موزیسیانی جیهانە و کوردەکان بە تایبەت هیوادارم جارێکە تر کە خەڵکی لای خۆمان یان ملەتی خۆمان زیاتر گەشتبین بن بەرەو پێشکەوتنی موزیک یارمەتی یەکتر بکەین بۆ تا هەنگاوێک یان دوو هەنگاوێکی تر بەرەو پێشەوە بڕۆین بە کولتور و بە موزیکی خۆمان. فەرموو کاک زۆزک. منیش بە هەمان شێوە پیرۆزبایی لە موزیسیانانی گشت جیهان و کوردستان دەکەم هیوادارم ئەو بابەتانی باسمان کرد هەمووی بێتە دی و دوجار ساڵێکی کە دانیشتین باسی ئەم یادەمان کردەوە بە دەر لە چالاکیەکەش ئەو ڕێچکانی گرت بێت کە هونەر بە هونەر بە هونەر ئیشی خۆی بکات و ببێ بە پیشەی هونەرمەند. هیوادارین دووبارە بە خێراتنی یەرێک لە هونەرمەندان کاک مستەفا عەباس و کاک زۆزک قەرەداخی یەکەم دووبارە بەخێر بە نیواری هەموو لایەکتان باش بە خێراتنی خوێندکارەکان دەکەم بەدڵ بە هیوای بەردەوامیان لەگەڵ میوزیکدا کە لە ماڵی میوزیکەوە هاتون دووبارە بە خێراتنی موزیسیانەکانەکەن گوێمان لە دووە پارچە میوزیکە بە دەست و پەنجەی ئێوە منیش ماڵاوی لە بینەرانەکەم ئێوارەتان پێشکەشکرا تا سبەینێ پێتانەگەمەوە با کۆمەڵێ بەرگە و بابەتی ئەمە ڕەنگەوە هەرشاد بن.